سلەیمانی ئامێزی بۆ دکتۆر جەمال ئەحمەد ڕەشید کردەوە و پێش بە خاکسپاردنی تەرمەکەی بۆ دوایین جار برایەوە ئەو شوێنەی کە بۆ ماوەی 46 ساڵ خزمەتی تێدا کردبوو. دکتۆر جەمال لەناو ئامێزی نەخۆشخانەکەی خۆیدا پێشوازی کرا و هەمووان بە دکتۆر و کارمەندانی نەخۆشخانەی مناڵان و دکتۆر و کارمەندانی نەخۆشخانەکانی تری سلەیمانی لە دەوری کۆبوونەوە فرمێسکی دوامەڵ ئاوایان بۆ ڕشت تاجەگوڵینەیان لەسەر تەرمەکەی دانا کە تیایدا تاجەگوڵینەی سەرۆککۆماری عێراق یەکێک بوو لەو تاجەگوڵینانە. لە هەنگاونانیش بەرەو گۆڕستان دڵتەنگی دکتۆر و کارمەندانی نەخۆشخانەی مناڵانی زیاتر کرد کە ناوی نەخۆشخانەکەش گۆڕدرا بۆ نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشید. دوای گەیشتنی بۆ گردی سەیوان ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان و دکتۆر و کارمەندانی تەندروستی ئامادەی بە خاکسپاردنی بوون. دکتۆر جەمال مامۆستایەک و پرۆفیسۆرێکی بوارەکەی خۆی بوو کە چەندەها پزیشکی مناڵان و چەندەها خوێندکاری پزیشکی لەسەر دەستی دکتۆر جەمال پەروەردە بوون. ئەمانی تویان بینی ئیسا لە خەستخانەی مناڵان کار دەکەن هەموو بۆردەکانیان و هەموو ماستەرەکانیان لەسەر دەستی دکتۆر جەمال بووە. دکتۆر جەمال مامۆستایەکی گەورە بوو، پزیشێکی گەورە بوو، سەروەری هەمومان بوو، دوو جار مامۆستامان بوو، هەمووەکو پزیشێک لە زانکۆ و هەم لە ڕووی ئەو خزمەتی کە کردوشێتی. ئیشەڵا بە دوعای ئەو دایک و باوکانەش بێ کە منداڵەکانی چاکردونەوە بۆی دەکەین و جێگەی بەهەش بێت. شروعێکە دێنێ ڕۆژی سێ جار بە کەوچی کوب بیێرێت تا پێمانیش ئەو شتانەی گەنموجێی تیانەی. ئەم دیمەنە کە لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاو بۆتەوە ئەوە دەردەخات سەرەڕای سەختی نەخۆشیەکەی، بەڵام دکتۆر جەمال کە بە باوکی مناڵان ناو دەبرێت چارەسەری مناڵێک دەکات. کارە و دڵسۆزی و پەرۆشەی بوو وای کرد لەو کاتەی کۆچی دوایی کرد تا بە خاکسپاردنیشی سلەیمانی ماتەمی بۆ بژێڕێت و هەمیشە لە یاد و یادەوەریاندا ببێنێتەوە. دکتۆر جەمال ئەحمەد ڕەشید سەرەڕای دڵسۆزی و خەمخۆری و شارەزایی لە چارەسەرکردنی مناڵاندا لە نۆڕینگەکەشیدا نرخێکی زۆر ڕەمزی وەردەگرت کە تەنیا 5,000 دینار بوو. ئەمە ژوای کردبوو کە لە ژیانیدا زیاتر لە 2 ملیۆن منداڵ چارەسەر بکات. خۆزگە چایەک لە دکتۆر جەمال کرێ لەم ڕۆژانەوێ ڤیددیۆیەکی بچووکیمان بینی کە خۆی کانیۆلا بەدەستێتی و چارەسەری نەخۆشە مناڵەکانەکە. ئینشەڵڵا بۆ هیوایم کە هەموو دکتۆرەکان هەموو پزیشکە بەڕێزەکان چایەک لە دکتۆر جەمال بکەن. دکتۆر جەمال ئەحمەد ڕەشید ئەو ناوەی هەمیشە بە درەوشاوایی دەمێنێتەوە لە مێژووی شاری سلەیمانیدا. هاوڵاتیانی ئەو شارە دەڵێن ئەو بەجەستە ڕۆیشتووە، بەڵام هەمیشە ناو ناوبانگی زیندووە و شانازی بە دکتۆرێکەوە دەکەن کە تەنیا خۆی نەویست لە پێناو چارەسەرکردنی مناڵەکاندا. هێمن قادر، کورسات نیۆس، سلەیمانی.